سوڵایجا ئێمە کە عالی باسی کردیانەوانە وام کرد شوای تا دەکەین ینی بینین بەو شێوەیە بەڕاستی زۆر نیگەرانین ینی ڕۆژی 10,000 لیتر ماوسامەرە 10,000 لیتر ئاوی بەناوی نووسنگەی پەرلەمانی کوردستان و بەناوی هەواڵەکانمان لێرە ئەمانەی کە ئێستا مەوجودن و ئەوانەش کە لێرە نین زۆر سوپاسێکی بێپایانی خۆمان ئاراستەی ڕێکخراوی ژینگەیی سلێمانی هەڵەبجە ئەەکەین کە ئەمڕۆ تەشریفیان هێناوە بۆ نووسنگەی پەرلەمانی کوردستان لە سلێمانی وەک بە تەنگەوە هاتنێک بۆ کێشەی سەوزایی و باخچەکان لە ناو شاری سلێمانی و دەوروبەری کە بەداخەوە لە ئێستادا ڕوبەڕووی لەم ساڵی وشکە ساڵی کەوا ئێساکانە ساڵەکە ساڵێکی گونجاو نییە لە ئێستادا درەخت پێویستی بە ئاودان هەیە بەڵام بەداخەوە تا ئێساکانە وەکو پێویست درەختەکان ئاو نەدراون و ڕوبەڕووی هەڕەشەی وشکبوون لەسەر بەشێکیانە و هەڕەشەی زەعیبوونی وشکبوونی لەسەر بەشەکەی تریانەوەوانە بۆیە ئێمە وەکو نووسنگەی پەرلەمان هەوڵەکانی خۆمان لە ڕابردووە خستۆتە گەڕ کە ئەم کێشەیە لە چەند ساڵی ڕابردووە دووبارە بۆتەوە و ئێستاش دووبارە بۆتەوە هەوڵێکی زۆرمان داوە هەوڵەکانمان بەردەوامی هەبووە لە ڕێگای پەرلەمانەوە ئاراستەی ئەنجومەنی وەزیرانمان کردووە و لەوێ شۆ بڕیاری ئەوە دراوە کە چارەسەری ئەم کێشەیە بکرێت بەڵام ئێمە دەمانەوێت چارەسەرێکی بنەڕەتی بکرێت کە ئەم کێشەیە ساڵانە دووبارە نەبێتەوە وەک ئەوەی کە ئێستا ئێمە کۆبووینەوانە بەم شێوەیە لەسەر چارەسەری کێشەیە کە پەیوەندی بە تاک بە تاچی خەڵکی کوردستانەوەیە شاری سلێمانی 190 سەوزاییە کە ئەمە مای شانازیە توانی بڵین لە هەرێمی کوردستانە نمونەی کەمە لەم بابەتانەوە لە عێراقیش بەڵام ئەمە پێویستی بە پاراستن هەیە پێویستی بەوە هەیە ئێمە ئەم سەوزاییە بپارێزین نەخوازە بە ئەومان نەکردووە کە بەرەو لەناوبردن یا بەرە وشکبوون بچێت و ئەوانە بۆیە ئێمە بەخێراتیان ئەەکەین دەستخۆشیان لێ ئەەکەین و پشتیوانیان ئەەکەین و پیان ئەڵین هەوڵمان داوە لە نزیکترین کاتدا کێشەکان چارەسەر ئەکرێن و ئەبێ ئەو مەشاکیلە بۆ ساڵانی ئایندە حەل بکرێن نەک بۆ ئەمساڵ کە دووبارە نەبێتەوە ئەوانە زۆر سوپاسان دەکەین بەخێربێتە چاو زۆر سوپاس هاوڕێیان ئێمە بۆردی ڕێکخراوە ژینگەیەکانی سلێمانی هەڵەبجەین کە نوێنەرایەتی زیاد لە 20 ڕێکخراوی ژینگەیی یەکەین ماوەی بەداخۆ ماوەی 4 ساڵە مەسلەی دواکەوتنی ئاودانی پارک و بلوار و باخچەکان لە سلێمانیە سەری هەڵداوە لەبری ئەوەی کە ساڵانە چارەسەر بکرێت کێشەکان زیاتر بوونە بەپێ ئەو بە دوواداچوونانی ئێمە کردومانە ئەم ساڵ یەکێک لەو گرفتانی کە بەشی باخچەکان داوایان کردووە چارەسەر بکرێ دابینکردنی ملیارێک دینارە وەکو قۆناغی سەرەتایی بۆ ئاودان لە وەرزی بەهارە بەڵام بەداخەوە ئەوەی کە ئاخر نووسرا و نێراوەتە ئەنجومەنی وەزیران یاخود وەزارەتی شارەوانی وەزارەتی دارایی بەپێ ئەو بەڵگانی کە لای ئێمەیە تاوەکو ئێستا وەڵامی ئەو نووسراوانە نەدراوەتەوە لە کاتێکە هەمومان نەزانین ئەم ساڵ بەهۆی دواکەوتنی یاخود بڵین کەمبارین لە وەرزی بەهارە یەکێکە لەو گرفتانی کە کێشەکەی دروست کردووە هەر بۆ زانیاری بەڕێزیشتان بۆ چارەسەری بنەڕەتی گرفتی پارک و بلوئەر و باخچەکان لە سلێمانیە بۆ ماوەی 1 ساڵ سلێمانی پێویستی بە 5 ملیار دینارە بەڕاستی ئەمە وەکو ڕێکخراوەکانی بواری ژینگە ئەپرسین ئایا حکوومەتی هەرێمی کوردستان ناتوانێت 5 ملیار دینار دابینکە یاخود ئێمە گومانێکمان بۆ دروست بووە کە سلێمانی لە زۆربەی ڕۆکانەوە سزادرێ یعنی ئێمە گەیشتونێتە ئەو باوەڕی سلێمانی ئەو کاتێک کەوترا زۆرترین ڕێژەی سەوزایی لەسەر ئاستی عێراقەتایەتی هەستمان کردووە سزادرێ سزاکە چییە کەم تەرخەمەکە لە ناوخۆیە لەسەر ئاستی پارێزگایە لەسەر ئاسی باخچەکانە وەزارەت ئەنجومەنی وەزیرانەوە بێ ئەوان وەڵامان دەنەوە ئەگەر نا ئەو بە ڕێزانەی بە قسەمان لەگەڵان ناکردن ئێمە ساڵانە لە سلێمانیە هەڵمەتێکی زۆری نەمامچاند نەکرێ ینی ئەبێ بیر لەوە بکەینەوە نەمامچاندن تەنها چارەسەر نییە ئایا لە وەرزی هاوین و لە وەرزی ئاودانە ئەمە ئەکرێ ئیدامە بدرێ بۆمان دەرکەوتووە نەخێر من یەک شتێکی ترەڵم ینی لە ساڵی 2021 تازە بلوار و پارکەکانی سلێمانی بە تەنکەر ئاوەدرێ بۆ نمونە ئاودان لەم ساڵە دواکەوتووە ئێمە پرسیارمان کردووە لە شاری هەولێر لە 4 ئاودان دەستی پێ کردووە باشە پرسیارەکەین ئایا درەختەکانی هەولێر بۆ نمونە ئاوی پێویست زیاتر پێویستە سلێمانی پێویستی نییە ئەمە ئەگەڕێتەوە بۆ ئەو ڕۆتیناتە بۆیە ئێمە وەکو بۆردی ڕێکخراوەکان ئەم یاداشتا دەینە نووسنگەی پەرلەمانی بڵین سلێمانی بگێنە لانی پەیوەندیدار ئەگەر بێت و چارەسەر کرا کە ئێمە لەو باوەڕێن چارەسەریش بکرێت لە ئێستاە بەداخەوە ئێمە بەشێک لە سەوزایی سلێمانیمان لە دەستداوە ئەگەر ئەم ڕۆژ بڕیاری ئاودان بکرێت ئەگەر بێت و چارەسەر کرا ئەوە
ئێمە شاوکاریانە بین ئەگە چارەسەر نەکرا ئێمە ڕێکاری مەدەنیانەی تر ئەگرینە بەر بۆ ئەوەی سلەیمانی تووشی قەیران و کارەساتێک نەبێت کە بەدەستی خۆمانەکەیت. یەک شتێکی تر من تێبینیمان لا دروست وەکو بۆردی ڕێکخراوەکان بۆچی ئەو شوێنانی کە دراوە بە کەرتی تایبەت کاتی ئەچی سەیری سەوزایەکانەکەی بە سلێمانی ناچێ بە ئەوروپاچێ هەر بە چەند کیلۆمەترێک بە چەند سەد مەترێک لە دووری ئەو شوێنە لەلایەن حکومەت و سەرپەرشتیە کرێ بەڵام بە هەمان شێوە تووشی چەندین قەیران و کارەسات و ئەوە بووە بڕۆن یەک سۆڕانەوەی بکەن بە بلواری مەلیک مەحموود بلواری تاسڵ و جاو من باسی هەواری شار و کۆمەڵی شوێنی تر ناکەم کە تۆزێ دوورە دەسە بەڵام ئەم شوێنان بەڕاستی ئەڵی پاییزە بۆیە ئێمە داواکارین چارەسەر بکری ئەگەر نا هەڵوێستێکی ترمانە بۆکو بۆردی ڕێکخراوەکان هەر بۆ زانیاری بەڕێستان لە نۆزدەی بۆ زانیاری بەڕێستان لە نۆزدەی یەک شارەوانی سلێمانی داوایم بڕەپارەی کردووە من ئێمە بە دوایە چوین بەرزی کردوتە بۆ وەزارەتی شارەوانی وەزارەتی شارەوانی موافقەیەم بڕەپارەی کردووە بەرزی کردوتە بۆ وەزارەتی دارایی وەزارەتی دارایی ڕەزامەندی نواندووە بەرزی کردوتەوە بۆ ئەنجومەنی وەزیران ئێمە بە دوای دۆسیەکە چوون لەگەڵ بەرپرسانی ئەنجومەنی وەزیرانە وەڵامی ئەوەیان داوینەتەوە کە ئیمزایەکی سەرۆکی حکومەتی ماوە لێرەوە داواکارین هەرچەندە وەکوتمان هەرچی بکەی هەت بە تاوام بەشێکی زۆری فریز و چیمەنەکان وشک بوون دارەکانیش بەشێکیان لاواز بوون و هەندێکی وشک بوون بەڵام تا زووتر بکرێ بەشێکی تری باشتر ئەکەوێتە کار بەڵام پرسیارەکە ئەمەیە هەموو ساڵەکەم بڕەپارە پێویستە وەک خۆی پێویستە ئەم کتابوونا کتابوکم کتابوونا کتابوکم لە ئەنجامیا باجەکەی ئەمەیە بێ کە ئەم فریزانە وشک بوون هەر لە چەند ڕۆژی ڕابردووە ڕاستە ئێمە ڕەخنەی زۆرمان گرتووە لەوەی کە تەخشان و پەخشان بە زەوی وچی و لەگەڵ مامۆستا بەکرێ دنیا خەریکی لێکۆڵینەوەیەکی لەم ڕۆژانە ڕایەگەێنین بەڵام بە سوپاسەوە لەگەڵ بەشێک لە سەرمایەدارەکانە قسەمان کردووە ئێستا ئەوان ئەگەر حکومەتیش دابینینەکە ئامادەن لە گیرفانی خۆیان هەریەکە بەشێکی وەرگێت بەڵام ئەمە حەلێکی کاتیە حەلی هەمیشەی نییە چونکە ئەگەر وا بڕوا وەکو لە بەدواداچوونەکانی شاهەیە 564 باخچە 12 پارک کە لە ناویانە هەواری شارە ناکرێت دەیان میلیۆن دۆلار سەرفکرا بێت لە سەوزیە بەڵام لەبەر ئاونەدان هەمووی وشک بوو بێ بۆیە بەدڵنیایە و ئێمە لەم بەدواداچوونانە بەردەوامە بین بەڵام هەموو لای پێویستی بە پشتیوانیەکی ئەعلامیە بۆ ئەوەی نە گەورە بکرێن نە بچووک بکرێ ئەم گرفتە وەک خۆی پیشان بدرێ و سوپاسدانە بەس بەڕێزانە وەڵام من یەک شتێکم لە بیر چووی ئێمە ئەمڕۆ دوو یادداشتمانێناوە خۆتان زانێ ئێمە بەرەوەرزی وشکبوونی پوش و پاوانە چین ساڵانە بە هۆکارێکی نادیار زۆربەی ئەو پوش و پاوانە ئەسووتێ ئێمە دواتر لە گروپی ڕۆژنامەنووسانە هەردوو ڕاپۆرتەکە بۆ بەڕێستان دانین هیوادارین لەسەر هەردوو بابەتەکە ئیش بکەن